I am a cultural worker. I believe in poetry. من کرێکارێکی کولتوریم بڕوان بەشار هەیە بەبیر و ڕای من هۆنەر دەتوانێت هێزمان پێ ببەخشێت تا ببین بۆ کەسایەتیە دەمان هەوێت. ئەمە بەشێک لە وتاری نووسەر و چالاکوانی فەمینیستی بەناوبانگی ئەمریکی ئادری لۆردە. مانگی شوبات لە ئەمریکادا بە مانگی مێژووی ڕەش دەناسرێت و هەر بۆیە بە یادی ژیانی ئەم فەمینیستە ڕەشە خەڵک کۆبوونەتەوە تا لەسەر چەمکی ئینتەرسێکشناڵەتی واتە شیکاری فرەڕەهەندی باسکەن. ئینتەرسێکشناڵەتی تیۆریەکی پێناسەیە کە دەڵێت ستەملێکراوەکان هاوکات لە بۆواری جۆرواجۆرەوە ستەمیان لێ دەکرێت واتە ڕەگەزی ئاینی نەتەوەیی و هەتا دوایی. ئادری لۆرد یەکێک لەو کەسانە بوو کە تێکوت چەوساندنەوەی ڕەگەزی جندری و چینی کرێکار دەبێت هاوکات بایەخی پێ بدرێت و ئەمیش وای کرد ئەم ژە نووسەرە ببێت بە بەشێکی گرنگ لە بزوتنەوەی شەپۆلی دووهەمی فەمینیستی، بزوتنەوەی هاوڕێگەخوازی و بزوتنەوەی هۆنەری ڕەشەکان. دەرهێنەری فیلمێک سەبارەت بە ئادری لۆرد باسی ئەوە دەکات کە چۆن ئەم ژنە لە هەمان کاتا کە ژیانی دانابوو بۆ خەبات جەخت یەکردە سەر ئەوەی کە دەبێت لە هەموو چرکەکانی ژیان تو بوونت چێژ وەربگری. ئادری لۆرد حەزی لە سەما بوو، لە چێشتی خۆش. ئادری ژنێکی ئازا بوو، خۆشەویست بوو، ترسێنەر بوو، میهرەبان بوو، کەسایەتیەکی زۆر مەزن بوو. دەنگی بەرز بوو، بوێر بوو لە نووسیندا، لە کاتی چالاکەوانیدا لە زماندا ئەو هاندەری نووسینەکانی من بوو. بەڵام بایەخ نەدان بە شیکاری فرەڕەندی چ زیانێکی بۆ بزوتنەوەکان هەیە؟ بەبێ شیکاری فەرەڕەهەندی دەنگی بەشێک لە کۆمەلگا سەرکوت دەکرێت. هەروایە کە بزوتنەوەیەکی دادپەروەرانە دەتوانێت خۆی نادادگەر بێت و ئاگاشی لێ نەبێت. ئاوا هەما دەنگی ئەمریکا، لانگ بیچ، کالیفۆرنیا.